بەگومان خزمەتێکی زۆر گەورەیە ئەگەر تۆ بتوانیت لەلایەنی ئاینیەوە خزمەت بە تاکانی کۆمەلگا بکەیت و بتوانی پەروەردیکی ئاینیان بکەیت. و زۆرن ئەوانەی کە چەندین داهێنانیان کردووە لە بوارە جیاوازەکاندا، بەڵام کە من ئەوانەی کە لە ڕووکاری ئاینی وەروە خزمەتکردن بە ئایندا دەستێکی باڵایان هەبێت. ئەپی ئیسلامی خود ئەپلیکیشنی ئیسلامیە یەکێکە لە ئەپلیکیشنانەی کە بۆ خزمەتکردنی تاکانی کۆمەلگا و پەروەردەکردنی تاکانی کۆمەلگا دروستکراوە و ڕووکارێکی تایبەتی هەیە و دەکرێت هەموو تەمەنێک ئەم ئەپلیکیشنە بەکار بهێنێت و خزمەتێکی زۆر بە تاکانی کۆمەلگا دەکات. و ئێمە بۆ ئەوەی زانیاری زیاتر ورتر لەسەر ئەپلیکیشنەکە بزانین ئامانجی دروستکردنی ئەپلیکیشنەکە چی وە وەروە ئەو بابەتانە و ئەو فەرهەنگە جیاوازانێک کە لە ئەپلیکیشنەکەدا بوونی هەیە بۆ چ کەسێک سوودمەند دەکرێت سوودمەند بێت بۆی وەروەها کێن ئەوانەی کە دەتوانن ئەم ئەپلیکیشنە بەکار بهێنن و هەروەها بزانین ئایا بە چەند زمانیش ئەم ئەپلیکیشنە بەردەستە. گفتوگوی ئەم بابەتە دەکەین بە میوانداری پرۆفیسۆر دکتۆر سەرکار حسێن مامۆستای زانکۆ کە لە ستۆدیۆ لەگەڵماندا. زۆر بەخێر کاک دکتۆر باسێکی ئەپەکەمان بوو بکەی و چۆن بوو کە ئەم بیرتان لەوە کردەوە کەم ئەپلیکیشنە دروست بکەن و ئامانجتان لە دروستکردنی ئەپلیکیشنەکە چێ بوو؟ زۆر سپاس پێشێکی زۆر بەنای خی گەورە میهرەبان زۆر سپاس بۆ پێدانی ئەم دەرفەتە. ئەپلیکیشنی ئیسلامیا ئەپلیکیشنێکی ئەلانکاریە کە فکری دامەزراندنەکەی سەرەتا لەسەر ئەساسی پێویستی دانراوە. کۆمەڵێک مامۆسای بەڕێز کە هەندێکیان لە دەرەوەی وڵاتن بینیان کە نەقسێک هەیە فەراقێک هەیە کە ئەکریان فەراقە لە ڕێگەی تەکنۆلۆژیا سەردەمیەکانەوە هاوچەرخەکانەوە پڕ بکرێتەوە. ئەویش ئەپلیکیشنەکەیان دانا بە ناوی ئیسلامیاوە کە ناوڕۆکی ئەپلیکیشنەکە بریتیە یاخود ئامانجی ئەپلیکیشنەکە بریتیە لە گەیاندنی ئیسلامێکی ڕەسەن لە ڕێگەی تەکنۆلۆژیا هاوچەرخەکانن کە ئێستا هەیە. ئەپلیکیشنێکە کە تەرکیزەکاتە سەرگەیاندنی شریعەتی ئیسلام بە تایبەتی ئەو بابەتانەی کە ڕاجعایی لەسەر نییە. لەلایەکی ترەوە ڕێگەیەکە بۆ دایک و باوکان کە بتوانن پەروەردەیەکی باشتری مناڵەکانیان بکەن لە هەمان کاتا ڕێگەیەکی چێژبەخشە بۆ مناڵەکان کە بتوانن ئەم زانست و معریفانە وەربگرن. بیرۆکەکە چۆن ینی دروست بوو کە پێتان باش بوو ئەم جۆر ئەپلیکیشنانە خزمەت بە ئیسلامەکە خزمەت بە پەروەردەکە خۆ دەزانیت چەندین ئەپلیکیشنی جیاوازتر هەن شتی باشترن بەس ئەمە چۆن بوو کە تان با شتێکی لەم چەشنە دروست بکرێت؟ بەڵێ ئەوەی کە ڕاستیە و هەمومانەی بینین ئەوەیە ئەپلیکیشنەکان و مۆبایلەکان و جیهازە زیرەکەکان ئێستا لە گیرفانی یەک بە یەکمانە هەیە لە ناو ماڵەکانمانە هەیە. بۆیە ئێمە ویسمان ئەو دەرفەتە بڕەخسێنین یاخود ڕێگەیەکدا بنین بۆ ئەوەی کە ئەم ئێمە ئیسفادە لەو نقطەیە بکەین هەتا وەکو ئەو زانست و معریفەیە لەو ڕێگەیەوە بگات. طبعا ئەپلیکیشنی ئیسلامیە لە دوو ڕوانگەوە ئێمە توانین بیناسێنین یاخود دوو خاڵی زۆر بەهێزی هەیە. لایەنێکیان بریتە لە ناوڕۆکی ئەپلیکیشنەکە کە پێگاتوە لە 3500 پرسیار و وەڵام کە زۆر بە شێوەیەکی ئەندازەیانە وردەکاری بۆ کراوە لە هەڵبژاردننی پرسیارەکانە تەنانەت لە هەڵبژاردننی وشەکانە وشە سازەکانیشان وردەکاریشی بۆ زۆر و جوانی بۆ کراوە. لە لایەکی تریشەوە بابەتی تەکنیکەکەیەتی کە چۆن وا بکەین ئەپلیکیشنەکە کار ئاسانی بک بۆ بەکارهێنەر و بە شێوازێک بێت چێژبەخش بێ هەتاوەکو ئەو کەسی بەکارێنێ زۆرتر بتوانێت لەسەر ئەپلیکیشنەکە بێنێتەوە و زۆرترین ئیسفادەی لێوەربگرێت. باشە کاکتۆر بە باسێکدا ڕووکاری ئەپلیکیشنەکە بکەین کاتێککە ئێمە ئەپلیکیشنەکە لای خۆمان داونلۆد دەکەین یاخود دەکەینە ئەو ئامێرە زیرەکەی لە بەردەستماندایە لە کاتیکردنەوەی ئەپلیکیشنەکە ڕووکارەکەی چۆنەوە بەکارهێنەر چۆن دەتوانێت بەپی تەمەنەکەی بەکاری بهێنێت؟ بەڵێ تەمان بێگومان ئەپلیکیشنەکە هەموو ئەو ستاندەردانی تیا بەکار هاتووە لە دروستکردنیە چ لە ڕووی یاساییەوە چ لە ڕووی ئەندازی پرۆگرام سازیەوە کە ستاندەردی جیهانین. لە ڕووی یاساییەوە پێش هەموو شتێک تۆمار کراوە لە ژێر چەتری کۆمپانیایەک لە وڵاتی بەریتانیا بۆ ئەوەی هیچ سنوورێک نەبێت لە ئێستا و لە داهاتووە لە بەردەم فراوانبوونی ئەپلیکیشنەکەیە. لە لایەکی ترەوە لە ڕووی بەکارهێنانەوە هەموو ئەندازە و یاسا و ڕێسا ستاندەردەکانی جیهان جارێکی تر بەکار هاتوێتەوە
کە ئاسانترین ڕێگەی بەکارهێنانی هەبێ ئەپلیکیشنەکە بە چەند کلیکێک هەر کەسێک بێت دەتوانێت خۆی تۆمار بکات لەسەر سمارت دیڤایزەکان کە ئەڵێن سمارت دیڤایزەکان واتە ئامێرە زیرەکەکان چه ئەندروید بێ چه iOS بێ طبعا لە هەردوو مارکێتەکەیە بە شێوەیەکی فەرمی بڵاوکراوەتەوە هەتا ئێستا بە نزیکەی 62 وەشانی بڵاوکراوەتەوە 62 وێژنی هەیە هەتاوەکو ئەم وێژنەی کە ئێستا لە بەردەستایە طبعا نزیکەی 3 ساڵە ئەپلیکیشنی ئیسلامیا ئیشی لەسەرەکرێ چ لە ڕووی ناوڕۆک و چ لە ڕووی تەکنیکەوە لە ئەپلیکیشنەکە خۆی پێکاتوە لە چەند خزمەتگوزاریەکی سەرەکی گرنگترین خزمەتگوزاریەکان ئەکرێ باس بکەین ئەویش یەکەم بەشیان بریتێ لەوەی کە کۆمەڵێک قۆناغ دانراوە هەر قۆناغێک پێکاتوە لە 5 بازنە و هەر بازنەیەکیش پێکاتوە لە چەند پرسیارێک ئەم پرسیار و وەڵامانە بە 7 بۆ 8 جۆری جیاواز لە بەکارهێنەر ئەکرێ هەمووی هەڵبژاردن نییە هەتاوەکو بەکارهێنەر بێزار نەبێ لەناو پرسیارەکانە ڤیددیوی تایە کە ئەکرێ دوای پرسیارێک لەسەر ڤیددیۆکە بکرێت ڤیددیۆیشی کورتی چەند سانیەیی یان ڕسمێک پیشانەدرێت و لەسەر ڕسمەکە دوایی پرسیارێکەکرێ یان ئەکرێ بۆشایی پڕکردنەوە بێ جۆری پرسیارەکە یان ئەکرێ ڕیزبندی بێ بەپی زەمان بەپی حەدەس بەم شێوازە و ئەکات کە بەکارهێنەر بەردەوام بێ لەسەر ئەپلیکیشنەکە لایەنێکی تر یاخۆ تایبەتمەندیکی تری ئەپلیکیشنەکە کە ئەمە و بەکارهێنانی ئەپلیکیشنەکە چێش بەخش بێ ئەویش ئەوەیە بریتە لەوەی کە ڕێگەیەکمان هەیە بۆ منافەسەکردن بۆ یاریکردن بۆ پێشبڕکێی نێوان هاوڕێکان لە کاتێکا چەند هاوڕێک بێکەوەدا ئەنیشن ئەکرێ ئەم ئەپلیکیشنە بەکاربێن و کۆمەڵێک پرسیارەت بۆ ئەم بەڕێزانە کێ زۆرترین وەڵامی ڕاست بوو کێ لە کەمترین ماوەیە وەڵامە ڕاستەکەی هەڵبژاردە بوو ئەو کاتە تەسەسولی یەکەم و دووهەم و سێهەمی دانرێ لە نێوان هاوڕێکانە کە ئەمەش وە ئەکا هەم کاتێکی خۆش ئەم هاوڕیانە بەسەر بەرن بەیەکەوە و لە هەمان کاتیشە ئەم کاتە بێ بە کاتێکی وەرگرتنی زانست و زانیاری و معریفی لە هەمان کاتا ئێمە بەشێکمان هەیە لەنا ئۆپلیکیشنەکە بریتە لە زانستی من یاخود زانستنامەی من کە ئەمیش بە عەرەبی پێوترێ مەوسوعەتی هەر پرسیارێک کە وەڵام ئەدرێتەوە لە باگراوەندا پۆلێنکاریشی بۆ کراوە کە ئەکرێ ئەم پرسیارە بچێتە بەشی بۆ نمونە عەقیدەی ئیسلام یاخود چێتە بابەتی ئەتەکێتەوە یاخود چێتە بابەتی شێوازی کردار و ڕەفتار لەگەڵ دایک و باوکە هەر یەکێک لەمانە پۆلی خۆی هەیە و ئەچێتە ناو ئەو پۆلێەوە لە هەمان کاتە لە کۆتایی هەر مەرحەلەیەکە کە هەر بەڕێزێک هەر بەشداربوویە کە قۆناغەکەی ئەبڕێ کویزێکە کات یاخود تاقیکردنەوەیکی کورتە کات کە پێکاتوە لە چەند پرسیارێک بۆ ئەوەی کە جارێکی تر ئێمە دڵنیا بینەوە لەوەی کە ئەو بەشدار بووە بە تەواوەتی بابەتەکانی هەزم کردووە و فێری بووە تەبان لەم لایەنەوە ئێمە پشتمان بەستووە بە ڕێگەکانی هەڵسەنگاندنی جیهانی کە لە زانکۆکان و لە قۆناغە جیاوازەکانە بەکارێت بۆ ئەوەی کە ئێمەش ڕێگەیەکی دروستمان هەبێ بۆ هەڵسەنگاندنی بەکارهێنەرەکە لەلایەکەوە بەکارهێنەرەکە خۆی بزانێت لە کام یەک لەم فەرعانەیە ئاستی زۆر بەرزە لە کام یەک لەم فەرعانەیە ئاستی لاوازە کەزانی لە چ فەرعێکە ئاستی لاوازە ئەکرێ دوایی جارێکی تر زۆرتر تەرکیز بکاتە سەر ئەم پرسیارانە یاخود ئەتوانێت دووبارە ئەو کویزانە بکاتەوە ئەو تاقیکردنەوەانە بکاتەوە کە دەرەجەکانی فول نەبووە بۆ ئەوەی لەو سەرەوە لە زانستی منا بتوانێت دەرەجێکی بەرزتر بەدەست بێنێ کاک دکتۆر من لە مۆبایلەکەم هۆسێری ئەم ئەپاکەم کە داخلی ئەپەکە بیت پێویستی بەوەی پرۆفایلێک تایبەت بە خۆ دروست بکەی بە جیمێڵ و ینی هەر شتێکە بێوێ و کار چییە بۆ ئەبێت بە پرۆفایلی خۆ داخل ببیت ئەسە بۆ نشتی تر هەیە یەکسەر ئەپیتر یەکسەر داخلی نێو ئەپەکە ئەبیان هەندێک پرسیارە لەیەکا بۆچی ئەم زانیاریانە وەرەگرت لەسەر تۆ بەڵێ طبعا دوو جۆر ئەپلیکیشنمان هەیە لە جیهانە لە جیهانی ئێستەیە جۆرێک لە ئەپلیکیشنەکان تەنها داتایەک کە دیزاینەری ئەپلیکیشنەکە دایناوە پیشانی بەکارهێنەرەکانیە جۆرێکی تری ئەپلیکیشنمان هەیە کە زیرەکترە ئاستەکەی لەو ئەپلیکیشنە ئەویش ئەوەیە ناوەڕۆکی ئەپلیکیشنەکە بگۆڕێت بەپی پرۆفایلی بەکارهێنەرەکە مەبەسمان چی لە پرۆفایلی بەکارهێنەر ئێمە کاتێک کە ڕێگە ئەین بە بەکارهێنەرێک ئەپلیکیشنەکەمان بەکاربێنێ چۆن زانیاریکی لێوەرەگرین یەکێک لە زانیاریەکان ئەوەیە پێڵێن لە چه وڵاتێکی دانیشتوی چه وڵاتێکی یەکێکتر لە زانیاریەکانەوە پێڵێن تۆ بە چه زمانێ قسە ئەەکەی دوای ئەوە ناوەکەی لێوەرەگرین بۆی دوای بانگی بکەینەوە بەو ناوەی کەسەکە خۆی لە هەمان کاتا داوای لێ ئەەکەین بزانین چ ڕەگەزێکە ئەم کەسە و دواتر داوای لێ ئەەکەین بزانین بەرواری لە دایکبوونەکەی کێ بۆ ئەوی کە بزانین چەند ساڵە تەمان ئێمە ئەم زانیاریانە لە باگراوندەوە بەکارهێنینەوە بۆ
ئۆتۆماتیکردنی خۆگونجاندنی ناوڕۆشی ئەپلیکیشنەکە لە ئێستا تەرکیزمان کردوتە سەر بابەتی زمان کە لە ئێستا ئەپلیکیشنەکە بە 3 زمان بەردەستە زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی و لە داهاتووشە بەرنامە وایە ئەم زمانانە ژمارەکانیان زیاد بکرێ بۆ چەند زمانێکی تری سەردەمیانە کە ئێستا لە جیهانا زۆرترین بەکارهێنەری هەیە و لە لایەکی ترەوە کە داوای تەمەنەکەی لێ ئەەکەین ئێمە یەک بەیەکی ئەو پرسیارانە کە داخڵ کراوە کە ژمارەیان 3500 پرسیارە دیاریمان کردووە ئایا ئەم پرسیارە بۆ ئاستی نەوجەوان ئەبێت یا بۆ ئاستی گەورە یان بۆ هەردووکیان ئەو کاتە بە پێی ناوڕۆکی ئەپلیکیشنەکە خۆگونجاندنێکی تر ئەبێت بۆ ئەپلیکیشنەکە واتە ئێمە ئەو زانیاریانە وەرەگرین بۆ ئەوەی ئەپلیکیشنەکە ئەوەی کە پێویستە بیا بە بەکارهێنارەکە لەسەر ئەساسی پرۆفایلەکەی زۆر باش کاکتۆر لەو کاتێک کە بیرۆکەکەتان هەبووە تاوەکو ئێستا ماوەی چنێکە خەریکی ئەم ئەپلیکیشن وە تێچۆکەی چنێک بووە طبعاً لە ڕاستیە بە ئەتوانین بڵین 3 ساڵە ئێمە خەریکی ئەم ئەپلیکیشنین 3 ساڵە بە تایبەتی کۆکردنەوەی پرسیارەکان و پۆلێنکردنیان وردەکاریکی زۆر زۆری پێچووە و تێچووە و بە تایبەتی تەرجمەکردنی ئەپلیکیشنێک یاخود ناوڕۆیشی بابەتێک لە زمانێکەوە بۆ زمانێکی تر ناکرێت بی بە کۆمەڵێک سیستەمی کە ئێستا هەیە وەکو ترانسلیتەرەکان یان ئەیکان چونکە ئەبێ کەسێک بێ شارەزا بێ هەم لە مەجای زمانەکەیە و هەم لە مەجای دینیەکەیە بۆ ئەوەی ئەو پەیامی کە هەیە بزەبت بگات بە زمانەکەی تر بۆیە یەک بەیەکی ئەم پرسیارانە کە هەیە ئەم 3500 پرسیارە کراوە بە عەربی دوایی کراوە لە عەربیەوە کراوە بە کوردی جارێکی تر لە عەربیەوە کراوەتەوە بە زمانی ئینگلیزی تەمان تەرجمەکردن لە وڵاتانی دەرەوە بە پێی وشەیە یعنی کولی وشەیەک ئەوەندە سنتت لێ وەرەگرێ وەکو تێچوویەکی زۆری هەیە لە ڕاستیە ئەمە لە ڕووی تەرجمەکەیەوە لە ڕووی تەکنیکەکەشەوە بێگومان تێچوویەکی هەیە چونکە دوجار ئەم ئەپلیکیشنە لە خاڵی سفرەوە دروست کراوە تیمەکان زۆریشان لە کوردستانن و چەند کەسێکشمان هەیە لە دەرەوەی وڵات کە هاریکارن لەگەڵمانە و لە هەمان کاتا ئەم جۆرە ئەپلیکیشنانە پێویستی بە سێڤەرە پێویستی بە کۆمەڵێک هاردوێر هەیە کە لە باگراوەندا خزمەت کا بۆەوەی خزمەت گوزارەکانی ئەپلیکیشنەکە بەردەوام بێ لەگەیاندن بێگومان کاک دکتۆر هەندێک بەشی ماوە بزانم کاران نەبوون ئەمانە کەی کارە ئەبن جاکراوە تۆشتەکانی تیا بەڵام ناتوانێت بەکارێنەر بەکاری بڵێ چۆن ئیش لەسەرەوەکن کە ئەو زانیاریانی تر و بەشانی تریش بکرێتەوە بەڵێ بێگومان ئەپلیکیشنی ئیسلامیە ئێمە وەکو شۆڕشەکەی بینین چونکە بەڕاستی ئامانجمان تەنها کوردستان نییە ئامانجمان سەرتاسەری جیهانە بە مسلمان و نامسلمانەوە چونکە لە لای ئێمە الحەمدولیلا کۆمەڵگەی کوردی ئێمە مناڵەکانمان ئاستێکی معریفی باشیان هەیە مقارنەتەن بە وڵاتانی تر و مناڵانی وڵاتانی تر زۆر پرسیاری سادە هەیە لە وڵاتانی دەرەوە وەڵامەکانیان قورسە لەلایەن ناڕوونە ئێمە بۆیە یەکێک لە ئامانجەکانمان ئەوەیە کە ئیسلامیا ببێتە پلاتفۆرمێکی فێرکاری بۆ سەرتاسەری جیهان بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارانەی کە وەڵامەکانیان بە ئاسانی دەست ناکەوێت لەم حاڵەتەیە ئێمە ئامانجەکەمان ئەوەیە ئەڵین دەستمان پێ کردووە بەڵام هێشتا زۆریشمان ماوە تەواویکەین چەند خزمەت گوزاریەکەیە چەند پلانێکەیە پێم خۆشە لەگەڵتان ئاباسی کەم بۆ کوفی و چەرپلان وەکو پلانی داهاتوو یەکێک لەوانە ئەوەیە کە ناوەڕۆشی ئەپلیکیشنەکە ئەم جارە بەپی ڕەگەز خۆی بگونجێنێ یعنی زۆرێک پرسیار هەیە خانمان لاواچی دەواازەیەکیان نەبێ ئەو پرسیارانەی لێ بکەن و وەڵامیی ڕاستیان دەستکەوێ یان جاریوا هەیە پرسیارەکەی لا دروسە بێت و کەسێک بە هەڵا گایدی ئەو بەڕێزە ئەکات و باڕاستیی تیا ئەبات ئەکرێ ئیسلامیا ئۆتۆماتیکی خۆی بگونجێنێ لەگەڵ ڕەگەزەکەی و ئەو پرسیارانەی کە ئەو ڕەگەز و تەمەنە پێویستێتی پیشانی بە ئەمە یەکێکە لەو بەشانەی کە ئەکرێ لە داهاتووە تەواو بکرێت بەشێکی تریان بریتە لە زیادکردنی کۆمەڵێک زمان بۆ ئەپلیکیشنەکە وەربژێڕێتە سەر زمانێکی تر و بەشێکی تریان بریتی ئەبێت لە خوێندنگەکەم کە ئەمە بەشێکە لە ئێستایا چالاک نییە دانراوە بەس چالاک نییە ئەمەیان بۆ هەموو ئەو ناوەندە فێرکاریانە ئەبێ کە هەم لە کوردستان هەم لە سەرتاسەری جیهان و لە وڵاتانی تر ئەکرێ ئێمە قوتابخانەیەکی وەهمی دروستکەین لێرەیە هەر فێرخوازێک تۆمار بکرێ لە ناو قوتابخانەکەیە دوای ئەوە ئەو پرسیار و بابەتانەی کە لە ناو ئەم ئەپلیکیشنەیە
ماندووبوونێک و تاقەیەکی زۆری تا سەرف کراوە بەکار بێتەوە بۆ ئەو خوێندکارانە و لە هەمان کاتا کار ئاسانیکی زۆر کات بۆ دروستکردنی منهەجێک کە هەموو ئەو شوێنانە بتوانن ئیسفادەی لێ بکەن لە هەمان کاتیشا دایک و باوکانیش ئەتوانن ئاستی ڕۆڵەکانیان ببینن لە چه ئاستێکان و لە چه پۆلێکدا مستەواکەیان باشە نقطەی زۆفی مناڵەکانیان لەکوێیە هەتاوەکو هاریکار من لەگەڵ مناڵەکانیان و ئاستیان بەرزترکەنەوە و فەراغەکانیان بۆ پڕکەنەوە. زۆر باشکار زۆر دەستان خۆش بەیانی بابەتی زۆر گرنگە و وەروەها بابەتی زۆر جوانیشتان ئەوێ زیاد بکەن وام ئایا هەوڵتان داوە کە شێوەزاری بادینیش بۆ ئەپلیکیشنەکە زیاد بکەن؟ بەڵێ ئەمە یەکێکە لە پرسیارەکان لە ڕاستیە و زۆر خۆشمان تاوتێمان کردوتەوە و بیرمان لێ کردوتەوە لە ڕووی تەکنیکیەوە خۆشبەختانە ئەپلیکیشنەکە توانای ئەوەی هەیە ئەم بابەتەش تەرجمە بکرێت و مەسەڵان شێوەزاری کرمانجی یا بادینی بۆ زیاد بکرێ بەرنامەمان هەیە ئینشاءڵڵا لە مستەقبەلا لەگەڵ فراوانبوونی ئەپلیکیشنەکەشا ئەوە بکەین هەرچەندە من زۆرتر ئاگادارم بە واسەیەوەی کە 4 ساڵی خوێندنم لە زانکۆی دووهۆک بووە ئەو برایانەمان بەڵێ بادینی ئەزانم بڵێ ئەو بەڕێزانە زۆربەیان ئەتوانن بە سۆرانی بخوێننەوە لی تێبگەن بۆچی چونکە زۆربەی منهەجەکانی خوێندنیان بە زمانی سۆرانی بووە بەڵام بێگومان هاوشێوەی شێوەزاری سۆرانی بڕیار وایە ئینشاءڵڵا گرنگی پێ بدەین و ئەویش زیاد بکەین بۆ ئەپلیکیشنەکە. باس لە تاقیکردنەوەکان کرد لەم ئەپەدا هەیە ئەمە ئەبێت ئەم کەسی کە ئەپلیکیشنە بەکارێنێ زۆر ورد بێت زۆر بە تەواوی زانیاریەکان وەربگرێت تاوەکو بتوانێت تاقیکردنەوە ئەنجام بدات و ئاستی خۆی بۆ دەرکەوێت. طبعا کە باس لە تاقیکردنەوە کرێ ئۆتۆماتیکی یعنی هەمومان یا هەموو بەکارهێنەران جۆرێک لە جۆرەکان خەوفێکیان بۆ دروستە بێ لە ڕاستیە ئامانج لە تاقیکردنەوە لە هەموو ئاستەکانە نەکەل لە ڕێی ئەم ئەپلیکیشنەوە زۆرتر بۆ بەکارهێنەرەکە خۆیەتی یان بۆ قوتابیەکە خۆیەتی بۆی بزانێت ئایا ئەو ڕێگەی کە گرتوێتێ بەر ڕاستە یان هەڵەیە زۆر کات ئێمە تووشی و حاڵەتە ئەبین یا خوێندکارمان بینیوە یان بەسەر خۆمان هاتووە وتمانە ئێمە زۆر جوان سعیەکەین بێ ئاسمان زۆر باش بێ بەس کە ئیمتیحانەکەمان کردو تاقیکردنەوەکەمان کردووە پێیوتوین نە شتێک هەڵەیەک هەیە لەم ناوەندەیە بۆیە تۆ دەرەجەکەت زۆر بەرز نییە کە بە پێدا ئەچیتەوە جارێکی تر ئەزانی نقطە زۆفەکە لە شوێ و باشترێکی ئامانجیش لە تاقیکردنەوە و دانانی تاقیکردنەوە لەم ئەپلیکیشنە هەر هەمان شتا بۆ ئەوەیە کە ئێمە بە بەکارهێنەرەکە بڵین ئایا تۆ بە تەرکیزەوە ئەم پرسیارانە وەڵامیاوەتەوە یان نە چونکە بیرمان نەچێت هەر لە ناو ئەپلیکیشنەکەیە لە کاتی وەڵامدانەوەی پرسیارەکانە بۆ نمونە هەڵبژاردنێک هەڵەبژێری تەنها ئەوە نییە یەک کلیک بکەیت و بچیتە مەرحەلەی دواتر بەڵکو بەشێکمان هەیە بۆ پێدانی زانیاری زیاتر ئەم زانیاری زیاترە معریفەیەکی زیاتر ئەگەێنێتە بەکارهێنەر و لە هەمان کاتیشا وا ئەکات وەڵامە ڕاستەکە زیاتر بچەسبێ لە لای بۆیە ئەگەر بەڕێزێک بەکارهێنەرێک سێرەکەی 520 مەرحەلەی بڕیوە هەندێک لە دەرەجەکانی نزمە لە پۆلە جیاوازەکانە ئەبێ پێداچوونەوەی بکات بزانێ بۆچی وایە لەو کاتەیە من یەکسەر پێڵم ئەڵێم ئەکرێت ئەو بەشەی کە دامان ناوە وەکو ئەکسترا ئینفۆرمیشن وەکو زانیاریەکی زیاتر بیخوێنەرەوە بۆ ئەوی وەڵامە ڕاستەکە زیاتر بچەسبێ لەلات ئەو کاتە هەم بۆ خۆی ئەتوانێت دەرفەتێکی ترمان هەیە بچێتەوە سەر کویزەکان دووبارە کاتەوە بۆی ئاستەکانیان بەرز بێتەوە جارێکی تر پێگومان هەر کارێکە ئەنجامە درێ ئاستەنگی و کێشی لە بەردەمان ئەو کێشە و لامپەرانەی کە هاتە بۆ بەردەم ئێوە لە دروستکردنی ئەم ئەپلیکیشنەدا چی بوون؟ بڵێ بێگومان جارێک تێ تەرکیزەکەمەوە سەر ئەو دوو مەودایی کە ئەپلیکیشنەکەی بەسەرا تەوزیع بووە بەشێکیان لایەنی تەکنیکی بوو هەندێک لەو تەکنەلۆژیانی کە لەم ئەپلیکیشنەیە بەکارمانهێناوە بە تایبەتی لە مەجالی پێشبڕکی هاوڕێیانە و پێشبڕکی جیهانیشمان هەیە ئەمە یەکێک بوو لە چالنجەکان بۆ ئێمە هەتاوەکو بتوانین ئەو لایەنە زەبت بکەین ڕاستە هەم خۆم هەم تیمەکەم خبرەیەکی زیاتر لە 15 ساڵمان هەیە لە مەجای تەکنەلۆژیایە بەڵام جاری وا هەیە پێویستت بە تەکنیکێکە کە پێشتر هیچ جارێک بەکارت نێناوە بە هەمان شێوە لەم ئەپلیکیشنە ئێمە چەند حاڵەتێکی وا هاتە بەردەمان لە ڕووی تەکنیکیەوە هەت خۆشبەختانە سواز بەخوای گەورە توانیمان بەسەر یازاڵ ببین و ئەوانە تێپەڕێنین لە ڕووی پرسیارەکانەوە ئاگادار بووم ئەو مامۆستا بەڕێزانە کە ژمارەیان بە نزیکەی مامۆستای بەڕێز زیاترە کە هەمویان یاخود زۆربەیان شەهادەی خوێندنی باڵایان هەیە بە ماستەر و دکتۆرا و کەسانی مختص لە مەجای مناڵە لە مەجای علم النەفسە لە مەجای شەرعەکەیە لە مەجای سایکۆلۆجی و هەموو ئەم مەجالە جیاوازانەیە
ئەم بەڕێزانش قورسیەک هاتە بەردەمیان ئەویش ئەوە بوو کە چۆن وشەکاری بکەن بۆ ئەم ئەپلیکیشنانە چۆن وا بکەن کۆمەڵێک پرسیار هەڵبژێرن کە ڕاجایی مەسەبە جیاوازەکانی لەسەر نەبێ و چۆن وا بکەن ئەم پرسیارانە بە تەسەسولێکدا بنێن لە ئاسانەوە بۆ قورس 3500 پرسیار پۆلیانکردنی بەسەر 7-8 پۆلا کاریشی ئاسان نییە ئەمە یەکێک بوو لە یەکێکتر بوو لە چالێنجەکان کە هاتە پێشەوە میگمان جنابتان ناسانتان کرد بۆ ئەم ئەپە ئیسیجابەی بەشداروان چۆنی بوو فیدباکیان چۆن بووە بۆ ویستان لە مەراسیمێکدا بەم چەشنە ئەم ئەپە بناسێنێت بە خوێندکاران بە خەڵکی بەگشتی بەڵێ طبعا یەکێک لە ئامانجەکانمان بەڕاستی بریتی بوو لەوەی کە وەکو ئیڤنتێک دروست بکەین کە کۆمەڵێک مامۆستای بەڕێز و تایبەت کۆبکەینەوە و بە یەک جار ئەم پەیامەی کە هەمانە بیگەێنین و لە هەمان کاتا 6 2026 بوو بە ڕۆژی بڵاوکردنەوە یاخود ناساندنی ئەپلیکیشنی ئیسلامیە ضرورە ئەم ئەپلیکیشنە ڕێگەیەکی خۆی هەبێ بۆ کامپینکردن و دەستپێکی کامپینکردنەکەمان بڵاوکردنەوەی ئەپلیکیشنەکەمان بریتی بوو لەو ئیڤنتە تۆ باشە کاکتۆر لە کۆتایی نزیک ئەبینەوە هیچ پرۆژێکتی ترتان هەیە جگەر لە ئیسلامیا بۆ داهاتوو بتانەوێت وەکو ئیسلامیا ئاوا گرنگی پێ بدەن و بڵاوی بکەنەوە بێگومان ئەپلیکیشنی ئیسلامیە بۆ ئاستی 6 ساڵ بەرەوسەرەوەیە بۆچی چونکە نووسینی تایە 6 ساڵ هەتاوەکو 12 ساڵ پێویستە ئەو منداڵی کە بەکارێنێ لەگەڵ دایک و باوکیانە ئەپلیکیشنەکە بەکاربێنن واتە دایک و باوکیان نابێت مۆبایلەکەیان تابلێتەکە یا ئایپادەکە باتە دەست مناڵەکەیان ئەنتەرنێت لەسەر جیازەکەیان بێ وە بچن لە پەنایەکەوە دەستکەن بە بەکارهێنانی ئەپلیکیشنی ئیسلامیە بۆچی چونکە ئەکرێ ئەم مناڵە سویچێک بکات یەکسەر بچێت لەسەر بەرنامەیەکی تر بەرنامەکانی یوتیوب یاخود هەر بەرنامەیەکی تر دوجار بەر زەرەر و زیانەکانی سکرینەکان بکەوێ بۆیە تەوسیە وایە یاخود ڕێگە باشەکە و ڕێگە ڕاستەکە ئەوەیە کە ئەم ئەپلیکیشنە لە تەمەنی 6 ساڵ هەتاوەکو 13 ساڵ لە ژێر چاودێری دایک و باوکە یاخود بەیەکەوە ئەپلیکیشنەکە بەکاربێنن بەرنامەیەکی ترمان هەیە ئینشاءالله بۆ ئەو کەسانی کە تەمەنیان لە خوار 6 ساڵە ئەویش ئەوەیە ئەپلیکیشنێک دروستکەین هاوشێوەی ئەمە کە کۆمەڵێک ئەتەکێت و لایەنی پەروەردەیی جوانی تیابێت ئەویش تەنها بە ڕەسم و بەدەنگ بەرنامەیەکی وامان هەیە ئینشاءالله کە ئەوەش بچێتە بواری جێبەجێکردنەوە ئێمە زۆ سپاس دەکەین بەڕێز پرۆفیسۆریایی دەدەر دکتۆر سەرکارسە مامۆستای زانکۆ کەمتۆر لەگەڵ خۆشی تاالەکەین زۆ سپاس بانی شتێکی زۆ باشە بۆ کۆمەلگام جۆرەپانە و ناساندنیشی لە ڕووی میدیای و ئەرکی ئێمێ دەستان خۆش بێمان